کۆگایەکی پاشماوەی تەقەمەنی لە گوندی بەرچیخە لە دەڤەری برادۆز دۆزرایەوە کە نزیکەی 300 گولە هاون و تۆپی تێدایە. مێژووی تەقەمەنیەکان دەگەڕێتەوە بۆ سەردەمی شەڕی عێراق ئێران. بەپێی زانیاریەکان کۆگاکە لەلایەن هاوڵاتیەکەوە دۆزراوەتەوە کە ویستویەتی خان و دروست بکات. هاوکات تیمەکانی دەستگای مین لە پێناو سەلامەتی گیانی هاوڵاتیان تەقەمەنیەکانیان لە ناوچەکە گواستۆتەوە. دیار لایەن هەڵاتی گوندی بەرچیخەی نایسیەکان ئێماگاداکەنەوە بە هەبوونی کۆگایەکی تەقەمەنی سەردەمی ڕژێمی ناوچوو بۆیە دەست بەجێ لەلایەن بەڕێوەتی گشتی کاروباری مینی هەولێر تیمی تایبەتمە ڕاست پێدرا بۆ چارەسەرکردنی کۆگایەکە ئەوە بوو تیمی لەناوبردنی تەقەمەنیەکان بە لەگەڵ بەڕێز بەڕێوەری چالەچیەکان ڕاستپاردان بۆ ئەنجامدان و چارەسەرکردنی ئەو کۆگایە. ڕێنماییمان بۆ هاوڵاتیان ئەوەیە کە ئەو شوێنانەی کە ئێمە نیشانەکانمان لێداناوە نیشانەی مەترسی مینماندانەوە نزیک ئەو شوێنانە نەکەونەوە بە هیچ شێوەیەک کەس دەستکاری نیشانەکان نەکاتن و هەر پارچەیەکی تەقەمەنی مین یان هەر شتێکی نامۆیان دیتەوە گومانیان لێ هەبوو بە هیچ شێوەیەک نزیک نەبنەوە و دەستکاری نەکەن و ژمارە تەلەفۆنی ئێمە لە هەموو شوێنێکەیە بەزووترین کات ئاگادارمان بکەنەوە و ئێمە لە مەترسیەکە دەیان پارێزین و چارەسەری گونجاو بۆیان دەدۆزینەوە. لە هەرێمی کوردستان لە کۆی 260 کیلۆمەتر دووجا تەنها لە 135 لە مین و تەقەمەنی پاکراوەتەوە و بەپێی ئامارەکان تاوەکو ئێستا زیاتر لە 13,000 هاوڵاتی بوونەتە قوربانی مین و تەقەمەنی. بەپێی ئەو داتانێکە لەکنەمەیە نێزیکەی 260 کیلۆمەتری دووجا لە ناوچەی هەرێمی کوردستان بە مین پیس بووە تا ئێستا و ئێمە تەوەقع دەکەین نێزیکی 135مان پاکش کردبێتەوە باقیەکەی ماوە کە پاکش بکرێتەوە هەرکەچی قورسە لە پێشمان بەڕاستی و بەپێی ئەو داتانەی کە هەشمانە دووبارە ئەو قوربانیانەی کە تا ئێستا تۆمارکراوە لە سەروی 13,000 قوربانیمان هەیە لە هەموو هەرێمی کوردستان بە مردوو بە بریندار. ساڵانە هاوڵاتیان لە وەرزی بەهار بۆ گەشت و سەیران و هێنانی جیابەهاریەکان ڕوو لە ناوچە کوێستانەکانی دەڤەری سۆران دەکەن. زۆرێکیش لەو ناوچانە مینڕێژ کراون و تاوەکو ئێستا پاک نەکراونەتەوە. بۆیە هۆشداری دەدرێتە هاوڵاتیان لە پێناو سەلامەتی خۆیان ڕێنماییەکانی دەستگای مین جێبەجێ بکەن. ئازاد ئۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام، دەڤەری برادۆست.